قوەتی خاچپەرستەکان مایە و لە شوێن لە قاهیرەیە مابەیە سێری ئەم دوودوییان کرد کە سێریان کرد شاوەر بۆ خۆی خەریکی ڕاو ڕوت و خەریکی ئەرزدا بەشکردن و خەریکی دزی و خەریکی ئافرەت و خەریکی عەرە خواردن و خەریکی گەندەڵیە خاچپەرستەکان وتیان کورە بۆمیان لێ تێک نین خۆمە وڵاتەی خۆمانە هەستیان دەستیان کرد بەسەر میسرە یەکەم مەنتەقەی بلباسیان گرت هێرشیان کرد بۆ قاهیرەیان گرت هێرشیان کرد بۆ شاوەر لە چۆ بوو لە فستاد بوو شاوەر زانی هێرشەکەیە و ئیساکە ئەمان هیچیان لە دەسەڵاتان نییە هەستا شارەکەی کامل سووتان ئەڵێ 45 دانە ڕۆژ ئاگەر چوو بە ئاسمانە دووکەڵ لەو شارە بەرزەبەوە بۆی کە ئیسفادەی لێ نەکەن ئەڵێ شارەکەی سووتان و خۆی پاشەکشەی کرد خاچپەرستەکانی جوابیان نارد بۆ خاچپەرستەکان و بۆ بەیت المەقدیس وتیان وەرن میسرمان گرت میسر بوو بەی خۆمان نە شاوەر و نە حاکم و نە ئیسماعیلیە و نە هیچ خەلیفەی عوبەیدیەکان خەلیفەی فاتمیەکان جوابی نار بۆ نوورەدین وتی نوورەدین وەرە پیاوی چا بە نەجاتم بە لە دەست خاچپەرست و لە دەست شاوەر ئەم جارە شێ بچێتەوە باشە چێ مڕەشەحە بچێتەوە هەر ئەسەدەدین و شێرکۆ نییە لەگەڵ سەلاحەدینە ئەسەدەدین شێرکۆ لەگەڵ ئەسەدەدین یعنی چی یعنی شێر کۆ خۆ ناوەکەی دیارە هەر شێرێ نەبوو کۆشێرێ بوو ئەمە لەبەرەوە کەوان تەرجمەیان کردو بۆ ئەسەدەدین ئەمە ئوسوودی دین بوو ئەم کەڵە پیاوە سبحان الله سەیدی دیقەتی ئەم مەنزەرە بەنجا لە هەموو شتێکە تێگەن کە ئەسەدەدین بەڕێکەوت و هاو بۆ میسر طبعا ئێستا کە نەیم هەوازانین لە بینی ئەم دوو دیوارەیە یاواکانی وەڵا لە دیمەشقەوە هاتەوە بۆ میسر یەوەزان یعنی چی یعنی ئەوەی کە ئینسان بە چەنەها ڕۆژ نایبڕێ بە پەلە بیتەوە بگەیتەوە چۆ بگەیتەوە قاهیرە لە چۆ لە دیمەشقەوە بە تەیارە ئەبێت تکتی بۆ ببڕیت و چەند سەعاتێ بە ئاسمانەوە بیت بەڵێ ئەسەدەدین کە گەڕایەوە خاچپەرستەکان چیان کرد ئەدەی جوابێک چی ئاش بەتاڵ خاچپەرستەکان وتیان ئەسەدەدین هات میسریان چۆڵ کرد سێ مخیرەتەکە ئەمە سەیری کە ئەمەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ نصرت بالرعب مسيرة شهر ئەمەیە کە ئینسان بۆ خوا بژی خەڵک چۆن لێ ترسێ میسریان هەمووی چۆڵ کرد لەبەرەوەی کە ئەسەدەدین بەڕێوە بوو هێشتا نەگەیشت بوو ئەسەدەدین کە گەیشت کەس نەبوو لە بەردەمیایە کەسە چوو بەلای خەلیفەی فاتمی وتی قوربان داوای ئێمەت کردبوو وتی بەڵێ وتی داوا کرا وتی سەری شاوەرمەوێ وەزیرەکەی خۆم سەریم بۆ بێنن ئەسەدەدین چوو بۆ سەری شاوەر کە بیهێنێ طبعا ئێشتا جێشێکی زۆری لەگەڵایە شاوەر ویستی تەکتیکەکەی خۆی دەست پێ بکاتەوە وتیەوە کاکە جواب بۆ ئەسەدەدین و بۆ سەلاحەدین و بۆ جەماعەت بنێرن ئەم ئێوارەی لای منن کوڕەکەی وتی باوکەوە چیەکەیت کوڕەکەی شاوەر تی هیچ تی بەخوا زانم زاریان بۆ تیەکەیت ئەمە پیشە یەکەم جارە نییە وتی اینجا بۆ یعنی ئەستا ئەگەر ئەسەدەدین بێ بۆ ئێرە شێرکۆ بۆ بێرە چیمان لێەکە وتی باوکە تی جۆ بگرە وتی هەمومان بکوژێن و سەر ببڕین لەسەر دەستی ئەسەدەدین شێرکۆیە باشترەوەی خاچپەرستەکان بێتەوە وتی بەس خاچپەرستەکان بزان ئەسەدەدین شێرکۆ مردووە تی بیانێگەنەوە سەرت وتی ئەم خەجاڵەتی ئێمەیەنە بەسەر خۆ تاشتیوان بکە وەڵڵاهی خۆم ئەچم بە ئەسەدەدین ئەڵێم غەڵەتی وانەکەیت ئەم خیانەتی لێ قبوڵ ناکەم وتی باوکتم وتی باوکایەتی ناخوا تۆ خیانەت ئومەتی یەکیت من ئەڵم تۆ ئەسەدەدین بکوژیت تی دوژمنە وتی دوژمنە بەڵام پیاوە بەغیرەتە شێرە ئەسەدەدین شێرکۆ گەیشتە سەری و ملی هێنا و بردی و تەسلیمی خەلیفەیان کرد و ڕێک لە ملیان لێ کردەوە وەخەی نەجاتمان بۆ لێدە شاوەر ماوە تۆ چێ ماوە تۆ دار و دەستەکە 200 دانە ساڵ فکرێک حکومکە هەروە بە ئاسانی هەڵناکەندێ لەبەرەوە کەوتنە پلانگێڕان ئینجا دار و دەستەی قەسر نزیکی 5 دانە هەزار سوودانی بە دەورەوە بوو کە هێنابوویان بۆ حەرەس جاوانە کەوتنە پلانگێڕان
چوونە گیانی ئەسەدەدین شێرکۆ. خەلیفە وتی قوربان ئێستا من وەزیرم نەماوە، باشترین کەس کە بیکەم بە وەزیر چێیە؟ ئەسەدەدین شێرکۆ. ئەسەدەدین شێرکۆ بوو بە وەزیری ڕئیس وزەرای هەموو میسر. ئینسان چەند زووەگاتە پۆست؟ چەند ساڵە پۆستەکەیا بوو؟ بۆی دڵتان بە پۆست خۆش نەبێ. چەند ساڵە پۆستەکەیا بوو؟ 2 مانگ و 5 ڕۆژ. 2 مانگ 5 ڕۆژ وفاتی کرد.